هەرێکێ مەسئولی ماڵەکەی خۆیەتی لای کەمەکەی هەر یەکێ لە ئێمە مەسئولی ماڵەکەی خۆمانین، خێزانەکەت هاوسەرەکەت هەروەها مناڵەکانت. ئەگەر بەڕێک و پێکی مەسروفیان نەکەی وهەت بێ، طبعا ئێمە باسی ئەو کەساکەین کە هەیبێت، چونکە خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ لينفق ذو سعة من سعته ومن قدر عليه رزقه فلينفق مما آتاه الله. ئەفەرمێ با ئینسان نەفەقە بکا و خەرجی و مەسروفی ماڵ و مناڵی خۆی بکا و ڕێک و پێکی. هەر کەسێکیش نیەتی و پێی توانا بە پێی توانا کە هەتە، طبعا خۆتە زانی سەیمە ناتوانین لێر هەر کەسێکا درۆ بکەی، ناتوانین لێ نەفسی خۆتا درۆ بکەی. ئەگەر هەتە و بە جوانی توانێتت نەفەقەیان بکەیت و نێلی احتیاج ببن، ئەوە معنای وایە تۆ هەنگاوێکی باشت ناوە لە مەسئلەی ئەوەیە کە خۆت بپارێزی لە شوح. بەڵام هەندێک لە مسلمانان هەیە تا ئێستا خۆشەویستەکانم تا ئێستا هەشیانە واللهی نمونەی وامان هەیە ئەڵێ کابرا هەیبوو ئەمەندە ڕەزیلی و چروکی بەرامبەر ماڵ و مناڵ خۆیە کرد، حتا پارەکەی ئەشاردەوە لە ماڵدا داینە ئەنا ئەیشاردەوە لەوە دووە کە مرد کەس نەیزانی پارەکەی لەکوێیە. دەوڵەمەند بوو مرد ئیسەش کەس نەیزانی، ئێسەش کەس نەیزانی پارەکەی لەکوێ شاردەوە. لای کێ دایناوە؟ لەوانەیە لای کەسێک داینابێ و توێتی ئەگەر من مردم تەسلیمی ماڵ و مناڵمی بکە، بەس کە مردیش تازە کابرا تەسلیمی ناکازانە کەس نازانێت. جا بەڕاستی نەگبەتیە تۆ ماڵ و مناڵەکەت احتیاج بن و تۆ نەفەقەی هەشت بێت و نەفەقەیان نەکەی وەکو پێویست، ئەوە کارەساتە. یا جاری وا هەیە باوکو دایکت زۆر پێویستیان پێیەتی، ئاخر معقول نییە دایک و باوکت پێویستیان پێبێ تۆ نەڕۆیتە دەمیانەوە. معقول نییە مناڵەکانت پێویستیان پێبێ یعنی باش نیشی هێنابێ، با شوشی کردبێ. ئاخر خەڵکێ باوکی زۆر دەوڵەمەنە بەس خۆی لێی کەوتووە، ئیتر کچ بێیان کوڕ بێ لێی کەوتووە. ئاخر معقول نییە، ئەمە کەی ڕاستە ئێمە بەرامبەر بە کچ و کوڕەکانمان وابین. ئەمە نەگبەتیە بەڕاستی خۆشەویستەکانم.